لەگەڵتان بەردەوامین کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەتاکو ئێستا خزمەتێکی زۆری کردووە دنیای کار و چالاکی هەبووە جا ئێمە ئەمڕۆ لە ئەم بەشەی بەرنامەکەمان ئەچینە لای کار و چالاکیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بازنەی ڕاپەڕین کە بە تایبەت لە ئێستا لەم وەرزی هاوینەیە هاتووە بۆ خوێندکارەکان سەرکۆ چالاکیەکی ڕێکخستووە پرۆژێکی ڕاگەیاندووە کە لە ئەم پرۆژەیە هاتوون وا ئەکەن خوێندکارەکان لەلایەنە جیاوازەکانەوە کار لەسەر خۆیان کەم بۆی کە بە بەهێزیەکی زیاتر بەلێ هاتوویەکی زیاتر بچنە بازاڕی کارەوە هاوینی ئەکادیمیای خوێندکاران ئەمە ناونیشانەکانە ڕێک کاتە لەسەر ئەم پرۆژێشان قساکەین هەر بۆ یاڕۆینە لای بەڕێز ژیار حسێن لە پرسراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بازنەی ڕاپەڕین لە ڕانیەوە ئەمڕۆ بەیانی لەگەڵمانە کاک ژیار سڵاوە لێ بە بەیانی بەڕێزت و ڕانی خۆشەویست باش جا هەر یەکەم جار با بە کار و چالاکیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بازنەی ڕاپەڕین دەست پێ بکەین کە هەتاکو ئێستا چیتان کردو بەتابێت ئەو پرۆژە کۆتاییەکەتان کە پەیوەندیە با خوێندکارانەوە بەیانی باش کاشیار کاک سەرکۆ سەحەرخان بەیانیتان باش ڕۆژێکی نوێتان باش بەیانی بینەرانی کورساتی ئازیز باش سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئێمە دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە هەمومان دەزانین لە دوای ئەوەی کە 3 بۆ 4 ساڵێک کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ناوەندەکانی خوێندندا دابڕا بێگومان ئەمە بۆ هۆی دروستکردنی بۆشاییەکی زۆر گەورە کە بە ئاشکرا هەستی پێدەکرا لە لاوازبوونی توانای خوێندکارانەوە تا دەگاتە ئەوەی کە هیچ ڕێکخراوێکی خوێندکاری نەبوو لە سەرتاسەری کوردستان بتوانێت داواڕەوەکانی خوێندکاران بگەێنێ بەلایەنە پەیوەندیدارەکان و بە ناوەندەکانی خوێندن بەڕاستی خۆشبەختانە لە دوای دروستبوونی با بڵین دەست بەکاربوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان 2-3 ساڵ بەر لە ئێستا و ئێمەش وەکو بازنەی ڕاپەڕینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەو چوارچێوەیەدا بازنەیەکی تایبەت بە ڕاپەڕین دروست کرا کە با بڵین دەڤەری ئیداری سنووری ئیداری ڕاپەڕین دەگرێتەوە بە شێوازێکی گشتی بە هەردوو قەزای ڕانیە و پشدەر و حاجیاوەوە سەرجەم شارۆچکە گوندەکانی دەوروبەری بەسپاسەوە ئێمە ماوەی ساڵێک و نیوە کار دەکەین لە سنووری بازنەی ڕاپەڕین و لەو ماوەیەدا توانیومانە ئەوەی کە ئەرکە و لەسەرشانی ئێمە بە تەواوەتی جێبەجێ بکەین و با بڵین ئەو پێداویستیانەی کە هەیە بیگەێنین بە خوێندکارانی سنوورەکەی خۆمان ئەگەر هزنم کۆمەکەم پێ بکە من کۆمەڵێک بابەتم نووسیوە لای خۆم کۆمەڵێک داتام نووسیوە پێم خۆشە بە داتا قسە بکەین بەڕاستی ئەمە لە ماوەی ساڵ و نیوێکی کارکردنماندا بە خۆشحاڵیەوە توانیومانە یەکێک لە فیئەکانی خزمەتکردنمان بە خوێندکارانی کەم دەرامەت و ئەو خوێندکارانە بێ کە توانای دابینکردنی لایەنی مادیان نییە لە ناوەندەکانی خوێندن بە خۆشحاڵیەوە ئێمە توانیومانە هاوکاری 7 خوێندکار بکەین لە زانکۆ لە پەیمانگا لە ئامادەیەکان بۆ ئەوەی بتوانن درێژە بە خوێندنی خۆیان بدەن و لە خوێندن بەردەوام بن و گرفتیان بۆ دروست نەبێ بەدەر لەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەروەکو مامی ئازیزمان هەڤاڵ مام جەلال فێری کردوین کە هەمیشە هەستێکی نەتەوایەتی پتەومان هەبێت تاوەکو بتوانین خزمەتی گەل و نیشتیمان و وڵاتەکەمان بکەین ئێمەش توانیومانە لە ماوەی ئەم ساڵ و نیوی کارکردنەماندا لە ناو زانکۆ لە ناو پەیمانگا لە ناو ئامادەیەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بتوانین ئەو هەستە نیشتیمان پەروەریە بەرز ڕابگرین و لە ڕۆژ و بۆنە نەتەوەیەکاندا بتوانین چالاکی تایبەتمەندمان هەبێ بۆ ئەوەی زیاتر پەرە بە هەستی نیشتیمان پەروەری بدەین لە لای خوێندکارانمان بە خۆشحاڵیەوە ئێمە لە ماوەی ساڵ و نیوێکی کارکردنماندا توانیومانە لەگەڵ فەرمانگەکانی حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سنوورەکە هەماهەنگیمان هەبێ و کارکردنی پێکەوەیمان هەبێ بۆی بتوانین زۆرترین خزمەت بگەێنین بە خوێندکاران لە سەرجەم ناوەندەکانی خوێندن و ڕۆڵێکی کارە و ئەکتیڤمان هەبوو بە هاوبەشی لەگەڵ زانکۆی ڕاپەڕین بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ ڕۆژئاوا و بەپێی توانای خۆشمان توانیومانە پێداویستی بۆ ناوەندەکانی خوێندن دابین بکەین لە کۆتاییدا لە کۆی
داتای کار و چالشیەکانمان دەتوانین بڵێین کە ئێمە بە شێوازێکی گشتی 84 بۆ 90 سیمینار وەرکشۆپ کۆدوان سم ئەوەی کە پێی دەوترێت سیمپۆزیۆم پانێڵ کۆنفرانس سەرجەم ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە بەهێزکردنی تواناکانی خوێندکاران و گەشەپێدانی تواناکانیان ئێمە توانیمانە لە ناوەندەکانی خوێندندا جێبەجێ بکەین و بە خۆشحاڵیەوە سەرجەم چالاشەکانیشمان دەنگدانەوە و ڕنگدانەوەی باشی هەبووە لە سنوورەکە و خوێندکارانی ناوەندەکانی خوێندنەوە بەشێکیش لە دەرچوان زۆر بە خۆشحاڵیەوە بەرەو ڕووی چالاشەکانمان هاتوونەوە فیدباکی چالاشەکانمان لە ئاستێکی زۆر باشدایە. بەڵێ دەستان خۆش بێ کاک ژیار بە هیوای سەرکەوتن و کاری باشتر بەڵام من هەمیشە ئەڵێم دەڤەری ڕاپەڕین هەمووتان خوێنێکی گەرم گەنجەکان بە تایبەتی بە کوڕان و کچانیشەوە هەمیشە هەر لە ڕابردووە هەتا ئێستا خزمەتی تەواوی ناوچەکەتان کردووە هەمیشە هەوڵتان ناوە کۆمەڵێک داهێنانی جوان کۆمەڵی خزمەت بە بوارە جیاوازە ڕێکخراویەکان بکەن و خزمەت بە ناو زانکۆ و ناوەندە ئەکادمیەکان بکەن و ئێوەش لە ماوەی کارکردنتانە لەم ساڵ و نیوە هەموو ئەم پرۆژە و کارکردنتان ئەبێتە دەرفەتێکی تر بۆ گەنجانی ناوچەکە لە هەمان کاتیشا یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە من پێویست بوو باسی کەم ئەوەیە کە مانوت دەڤەری ڕاپەڕین گەنجەکانمان خەریکە لە چەند ساڵی ڕابردووە خەریکە دەستێکەن بە کۆچکردن بەڵام ئێستا ئەم ڕێژەیە دڵخۆشم کە کەم بۆتەوە لەبەرەوەی دەرفەتی زیاتر پەیدا بۆ لە ناوچەکەیە و ئێوەش هەوڵێن کە بتوانن کۆمەڵێک شوێنی تایبەت و سەنتەری تایبەتانە بێت کە پشتی خوێندکاران و گەنجەکان بگرن و لە تازەترین کارتانە چۆن ئێوە کار ئەکەن لەوەی کە کۆمەڵی خوێندکاران لە ناوەندە ئەکادمیەکانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێ لە ناو ڕێکخراوەکانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێ لە کاتی پشوەکانە وەکو ئێستا خوێندکاران خزمەت بە گەنجان کا بە کوڕان و کچان لە بوارە جیاوازەکانە بە وەرزشە بە هونەرە بۆ هەر بوارێکی ترە بتوانێت خزمەت بە گەنجەکان بکە بۆی گەنجان سەرقاڵ من بە کار و پیشەی ڕۆژانەی ژیانی خۆمان نەک بیرکردنەوەی کۆمەڵێک بابەتی تر و کۆچکردن بۆی کە ناوچەکە هەم بە ئاوەدانی بمێنێتەوە. کاک سەرکۆ بێگومان ڕاپەڕین هەمیشە یەکێک بۆ لەو دەڤەرانەی کە زۆرترین قوربانی داوەوە نەک بەڕێی بەنداوە بە زۆرینەی ڕای دانیشتوانی سنوورەکە یەکێکیش بووە لەو سنوورانەی کە بە بەردەوامی پشتگوێخراوە بە خۆشحاڵیەوە لە ساڵانەی ڕابردوو داهێشتی نیشتیمانی کوردستان زۆر بە چڕی خزمەتی ئەم سنوورە دەکات و کۆمەڵێک پرۆژەی تایبەتمەندی هێناوەتە سنوورەکە بەڕاستی ئەمە بابەتێکی دیکێ و لایەنێکی دیکێ ئێمەش وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە بازنەی ڕاپەڕین بێگومان وەکو ڕێکخراوێکی سەربێشێتی نیشتیمانی کوردستان ئامانجمانە کە خزمەتی ئەم دەڤەرە بکەین ئامانجمانە کە بتوانین ڕێژەیەکی باش لە گەنجەکانمان واز لە کۆچکردن بێنن بە بابەتی ڕاهێنان و تەقویەکردنی توانەکانیانەوە سەرقاڵ بن بۆ ئەوەی بتوانین ڕێژەی کۆز لە سنوورەکە کەم بکەینەوە بەڕاستی خۆشبەختانە ئێمە بۆ ئەم هاوینە تاوەکو بتوانین کاریگەریەکی ئۆتۆمان هەبێت لە سنوورەکە و خوێندکاران و دەرچوانی سنوورەکەمان سەرقاڵ بکەین بە کۆمەڵێک بابەتی پراکتیکی و ئەکادیمی و زانستیەوە پرۆژەیەکمان ڕاگەیاندووە لە ژێر ناونیشانی پرۆژەی هاوینی ئەکادیمی خوێندکاران. هاوینی ئەکادیمی خوێندکاران لەوەوە سەرچاوی گرتووە کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین وێڕای ئەوەی کە خەڵکێکی قوربانی دەرە وێڕای ئەوەی کە زۆرترین خوێنی ڕشتووە لە پێناو ئازادبوونی کوردستان و بەرهەمهاتنی ئەم حکوومەتەی کە ئێستا لە ئارادایە لە پاڵیشیدا کۆمەڵێک با بڵین دانیشتوانی سنوورەکە لە ئاستێکی ئابووری باشدانین بۆی ئەمە بیرمان لەوە کردەوە کە تیمەکەمان بخەینە گەڕ تیمەکەمان بە شێوازێکی ڕێک و پێک ڕێک بخەینەوە تاوەکو بتوانین ئەم پرۆژەیە بخەینە بەر دەستی خوێندکاران و دەرچوانی سنوورەکە پرۆژەکە 50 ڕۆژ دەخایەنێ و بە هاوبەشی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و زانکۆی ڕاپەڕینە و لە ناو زانکۆی ڕاپەڕینیشدا بە هاوبەشیە لەگەڵ دوو بەڕێوەبەرایەتی گەورەی ناو زانکۆ کە یەکێکیان بریتە لە بەڕێوەبەرایەتی سنتەری ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی گەشەپێدان
بۆ کار لە زانکۆی ڕاپەڕین بێگومان ئەم دوو سنتەرە هەردووچیان کار دەکەن بۆ بەهێزکردنی تواناکانی خوێندکاران و دەرچوان و ڕەخساندنی هەلی کار لە سنوورەکە و هەروەها کۆنتترۆلکردنی لایەنی دەرونی خوێندکاران بە شێوازێکی گشتی. ئێمە تاوەکو ئێستا توانیمانە 5 چالاکی لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا ئەنجام بدەین. لە ماوەی ئەم 5 چالاکیەدا 350 خوێندکار و دەرچوو لە پرۆژەکەدا سودمەند بوونە. بە ڕێژەیەک دەتوانم بڵم کە بەپێی ئەو داتایی کە لە بەردەستماندا لە 180 لەم 350 کەسەی کە سودمەند بوون لە 180 خوێندکاری زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکان بوون و لە 120 دەرچوو بوون بە دامەزرا و دانەمەزراوە. بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە تۆ بتانی لە پرۆژەیەکدا کۆمەڵێک بابەتی کۆمەڵێک ڕاهێنانی چڕ و پڕ کۆ بکەیەوە و لە کۆتاییشدا بڕوانامەیەکی باوەڕ پێکراو بە لۆگۆی زانکۆی ڕاپەڕین و کۆمەڵی خوێندکارانی کوردستان بدەیت بە بەشداربووان کە ئەمە بۆ بەهێزکردنی سیڤەکانیان لە داهاتوودا سوودی لێوەردەگرن. کاک سەرکووە هەم سەحەرخانیش دەمهوێ ئاماژە بۆ بدەم کە چالاکیەکانی ئێمە جیاواز لە ڕێکخراوەکانی دیکە هەم لە ڕێکخراوە ناحکومیەکان و هەم لە ڕێکخراوە خوێندکاریەکانی دیکە بابەتی وشک و تیۆری نین کە خوێندکار و دەرچوو بێزار بکەن و وایان لێ بکەین کە چەند کاتژمێرێک دانیشن بەرامبەر داتا شوەیەک و نەتوانن هیچ جوڵەیەک بکەن. نەخێر ئێمە ڕاهێنانەکانمان ڕاهێنانی پراکتیکین و ئەو خوێندکارانە یاخود ئەم بەشدار بووانە لەسەر ئەوە ڕادەهێنین کە ئەگەر سبەی تەخەڕوجت کرد یان لە چوارچێوەی خوێندنەکەتدا دەرفەتێکی کارکردنت بۆ هاتە پێش چۆن دەتوانیت هەڵسوکەوت لەگەڵ بابەتی هەلی کاردا بکەیت. لەگەڵ ئەمەشدا لەبەر ئەوەی هەلی کار لە منتیقەکەی ئێمە تۆزێک بە ئەستەم پەیدا دەبێت ئێمە ڕاهێنانیان لەسەر ئەوەش پێدەکەین کە سەقامگیری لە کاردا بکەنە خاڵێکی گرنگ بۆمانەوەیان لەسەر پیشەکەیاندا و بتوانن ئەم دەرفەتی کاری کە دەستیان کەوتووە بیکەنە ئەزمونێکی باش بۆ سودوەرگرتن لە کارەکانی داهاتوویان. بێگومان ئەم پرۆژەیە تەنها لە ڕاهێنانی پراکتیکی و کۆرسدا خۆی نابینێتەوە بەڵکو ئێمە مێزگرتمان دەبێت لەسەر بابەتی جۆرا و جۆر سیمینارمان دەبێت لەسەر بابەتی جۆرا و جۆر و پێویست هەم بۆ سنوورەکە و هەم بۆ با بڵێن خوێندکاران و دەرچوانی سنوورەکەش کە بە پێویستی دەزانین. بە نمونە ئەگەر یەک دوو نمونەی خێرات پێ بڵێ چکە دەزانم دەرفەتەکەم کەمە باسمان لە بنیادنانی سیمینارمی تایبەتمان هەبووە لەسەر بنیادنانی کەسایەتی خوێندکارێک لە زانکۆدا چۆن بتوانێت لە هاوڕەکانی لە هاوڕێ خوێندکارەکانی دیکەی جیاواز بێت چۆن بتوانێت کەسایەتێکی بەهێز بۆ خۆی بنیاد بنێت چۆن بتوانێت لەناو کۆمەڵگەی کوردیدا خۆی پێ بگەێنێت و ببێتە ڕاستە کاک ژیار بێگومان هەموو ئەم کارانە کاری زۆر باشن بۆ گەنجان بۆ خوێندکاران ئێمە بەڕاستی دەستخۆشیتان لەکەین ماشەڵڵا ئەمەنە پرۆژە و کاری جوانتان هەیە ئێمە هیوادارین هەمیشە بەردەوام بن هیوادارین لە ماوەی تەمەنی کارکردنتانە لەم ساڵونیە ئەم هەموو پرۆژێتان کردووە بەردەوامیتانە بێ بێگومان خزمەتی زیاتر بە خوێندکارانەکەن و بە گەنجان و بە ئەو کەساناکەن کە لە دەڤەری ڕاپەڕین ئێمە زۆر سپاس دەکەین کامڕۆ بە شوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ کار و چالاشەکانیشتان دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش ئێمە بەردەوامیمان دەبێت بە پێی توانای خۆمان و هەوڵ دەدەین کار و چالاشەکانمان لە سنوورەکە بگەینینە ئاستێک کە زۆرترین بەشداربووی هەبێت و زۆرترین سودمەندبوونی هەبێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. دەستان خۆش بێت سپاس بۆ ئەوەی کە خزمەتی گەنجانەکەم بۆ یەکە بە هیوا بمێنەوە لە ژەنجا